لسر روشة هم فيروسا كورونا هم تشتين كو دكتور هفال أبو بكر جي بحث كر بردف كي وزارة تندرستية كردستان الدكتور محمد قادر الاستوديو ميفاني من دكتور بخيراتي دكتور يعني چند كسان بايكوتا كار كريال وينافشي حتى يعني هفال أبو بكر فياوي بحث كريان بەیانیتان باش بە هیوای تەندروستی بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕاست ژمارە و کەسانی بایکۆتیان کردووە ژمارەیەکی دیاری کراوە بەداخەوە و کاریگەریشی هەبووە لە زەرکەرتی تەندروستی وەکو بەڕێز کاکەڤاڵا ماژەی پێدا بەڕاستی مەحەق خۆیانە کە لە بەرامبەرەوەمان دووبوون و ئەو مەترسی لەسەریانە بەلای کەم حەقی خۆیان وەربگرن جگەرەوەی کە پاداش بکرێن یاخود دەرماڵی تایبەتیان پێ بدرێت ژمارەیان زۆرە ئەمانە ژمارەی دیاری کراومنا نیە بەزەبت بەڵام ژمارەیان زۆرە و هەرچەندە لەلایەن بەشێک لە کارمەندان و پزیشکانی دیکەوە ئێستا کەرتی تەندروستی بەڕێوە دەبرێ فریاکەوتنەکان دەوامی خۆیان دەکەن بەڵام بەڕاستی ئەمە ئەگەر بەو شێوە بەردەوام بێت ئەوەمان دوو دەبین ئێمە وەکو وەزارەتی تەندروستی و ئەو کەرتی تەندروستیە ناتوانێت ئەو خزمەت گوزارەکەی ئێمە دەمانێت پێشکەش بکەین 100% بگەێنینە هاوڵاتیان دو منوچه خواند او کسین دکرتا تندرستی دا کار دکن و به ویروس کرونا جیان خوش دست دادن لگوری داوی موچه وان تینا خاننشین کرن یعنی پاره وان دی بدن مال باته ئێوە پلان چییە؟ ئەمە شتێکی زۆر سەرەتاییە وەکو حەقی خۆیان کە پێیان بدرێت چونکە بەڕاستی ئیدی ئەم کەسە کە ژیانی لەدەستدا ئەگەر دوو ئەوەندەی موچێ خۆش پێ بدرێت تازە ژیانی بۆ ناگەڕێتەوە ئەمە بچووکترین خزمەتەکە بتوانێت بۆوانە بکرێت ئەمە وەکو وەزارەتی تەندروستی چەندین جارکە ئەومان ڕاگەاند و ئەمانە جگەلەوەی کە پاڵپشتی دارایی دەکرن پاڵپشتی دیکەی معنەوی دەکرن وەکو قیتەم وەکو ئیمتیازاتی دیکە هێشتا چاومان لەوەیە کە بتوانین زیاتر بکرێن بەڵام وەکو وەزارەت ناتوانین بەڵێنێ شتێک بدەین کە ناتوانین لەو کاتەدا جێبەجێ بکەین ئەوەیە بۆ ئێمە بەڕاستی جێگەی نیگەرانیە چونکە هەم دەمانەوێت جگە لە مافی خۆیان تایبەتمەندی دیکەیان پێ بدرێ هەم بارودۆخەکەش ئەوەنی کە ئێمە بەڵێنێکی سەرزارەکی هەر ئاوا بدەین و دواتر ناتوانین جێبەجێ بکەین. باشە دکتۆر لەسەر ڕێنمایان وەزارەتە تەندروستی پارێزگارین کوردستانی بڕیارە قەدەغەیە چوون و هاتنێتکەن ئیرۆ لە هەولێرێک کەتیە وارێ جیبجێکردنی و لە سلێمانی ژیشخوا هەبووە جەنابێت تەزانی لە گۆری وە چ بووە سەدەم کو هەفت قاسی زێدە بەڵاو ببە کۆڕۆنا ڕاستی ئەو ژمارە زۆرەی کە لەو دواییانەدا هەستی پێکرا چەندین هەڵکشان دوای هەڵکشان زیاد بوون دوای زیاد بوون ئەمە تاوەکو پێنجی پێنج کەمتر لە 400 حاڵەتمان هەبوو تەنها 5 مردنمان هەبوو لە کاتێکدا ئێستا لە ڕۆژێکدا 350 حاڵەت هەیە 8 مردن 4 مردن 10 مردن تۆمار دەکرێت ژمارەکان چەند هێند بۆتەوە ئەوەی ئێمە بەمبەستمانە لە قەدەغەی هاتوچۆ لە توونکردنی ئیجراعاتەکان بریتە لە کەمکردنەوەی بەرکەوتنی هاوڵاتیان بە هەر ڕێگایەک بێت داخستنی دەوام ڕێنمای تایبەت بە فەرمانگەکان ڕێنمای تایبەت بە سوپەرمارکێت و سەموخانە و سەرتاشخانە و شوفێرانی تەکسی و لە تونترین حاڵەتدا کە پێشنیارمان کردووە قەدەغەی هاتوچۆ یان بە شێوەی تەواوەتی یان بە شێوەی جوزئی ئەمانە ڕێکارێکن ئێستا لە حاڵەتی ناچاری ئێمە پەنای پۆ دەبێن چونکە هەرگیز قەدەغەی هاتوچۆ یەکەم پلانی ئێمە نەبووە بەڵام کە ژمارەکان وا بەرز دەبێتەوە هاوڵاتی کەمتر پابەند دەبێت و ژمارەکان هەر لە زیادبووندا بەداخەوە مەترسی لە سەرکەرتی تەندروستیش دروست دەبێت ئێمە دەترسین بگەینە ئەو ڕۆژەی پشکنین بەش نەکات کارمەندەکانمان تەواو شەکەتومان دووبن ئامێرەکانی هەناسەدان هەمووی پڕ بێتەوە ئەو ڕۆژێکی ئەمەلی دەترسین هیواداری نەگەین بەو ڕۆژە نەهاوە چەند ئامێرێن هەناسەدانە دەستکردتەنە بگشتی هەمیان حکوومەتی هەمیان کەرتێ لە هەرێمی کوردستان 200 ئامێری هەناسەدانی دەستکرد هەیە کە لە هەمووی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵێ 200 ئامێری هەناسەدانی دەستکرد لە هەموو هەرێمی کوردستان هەیە بتوانێت سوودی لێوەربگیرێ بەڵام خاڵێکێ دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئامێری هەناسەدانی دەستکرد بە تەنیا دیوێکی بابەتەکەیە چونکە ئەمە جگەلەوەی کارمەندی تایبەتی پێویستە پزیشتی سڕکردنی پێویستە کە پسپۆڕێکی ورد و دقیقە زۆر ئەمانش ئاسان بەردەست ناکردن ئەمە جگەلەوەی تێچووی هەیە دابینکردنی شوێن چاودێری چڕ هەموو ئەمانە ئامێری هەناسەدانی دەستکرد دیوێکی ئەم بابەتەیە ئەگەر کارمەندێکی ڕاهێنراومان نەبێ بۆ نمونە هەر ئامێریی هەناسەدانی دەستکرد پێویستی بە پەرستار ینی یاریدە دەرێتی پزیشتی ڕاهێنراو هەیە ئەمانش ئاسان بەردەست نابن لەم کاتەدا بۆیە کە ئێمە دڵم 200 ئامێرمان هەیە دڵمان خۆش نەبێت بۆی بتوانین 200 نەخۆش لە خۆ بگرن لە ئێستا 135 قەرەباڵ ئامادەی بۆ وەرگرتنی نەخۆش لە هەناسەدانی دەستکرد بەڵام ئەگەر پێویست بکە بە پێیتوانە زیاد دەکەین بەڵام وەکو وتم ئەمە تەنها دیوێکی بابەتەکەیە چەند کەس نەها دبن وی ئامێری دانا لە ئێستادا ژمارەکان دەگۆڕن بەڵام بۆ ئەم چرکەیە 15 حاڵەتمان هەیە لە هەرێمی کوردستان کە باری تەندروستیان زۆر خراپە دەکرێت لە هەموو هەرێمی کوردستان لە هەولێر سلێمانی لە دهۆک لە هەڵەبجەش حاڵەتێکمان هەیە بەڵام ئەمانە بەڕاستی دەکرێت باریان باشتر ببێ ئینشاڵڵە بە خۆشحاڵە و یانیش باریان خراپتر ببێت یان حاڵەتی دیکەمان هەیە تێک بچێت لە ئێستا 15 حاڵەتی زۆر خراپمان هەیە ئەمە جگەلەوەی زیاتر لە 50 حاڵەتمان هەیە پێویستی بە ئامێری ئۆکسجینە و چەندین حاڵەتمان هەیە نیشانەکانی تاڕادەیەک بە مام ناوەندی گرتووە وەکو تەنگە نەفس
مەسی و کۆکە و بەرزی پلەی گەرمی ئەمانە لەسەر چارەسەر تا ڕادێکی باشتر دەتوانێت کۆنتترۆل بکرێن لە دهۆکێ کێمیا کیتان و هەن کەلوپەلان پێویست بوو لە هەڵەبجەژی کیتێنوان نەما بوون ینی پشکنین ڕاوەستیا بوونوە چ کردە بووان بەداخەوە ئەوە کووتم ئەمە دەکرێت ڕۆژێک ڕوو بدات لە هەڵەبجە کاتێک پشکنینەکان نەما هەوڵماندا بە زووترین کات بۆیان دابین بکەین ئەمە لە هەولێر و سلێمانی ڕووینەداوە لە دهۆک کەمی کردووە بەڵام وەکو وتم ئەمە ئاماژەیەک ئەمە لی دەترسین ئیدی وەزارەتی تەندروستی سنووری هەیە تاوەکو ئێستا ئەمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە پشکنینەکان زیاد بکەین چونکە زیادکردنی ژمارە پشکنین واتە زیاتر دەستنیشانکردن زووتر ڕێگریکردن لە بڵاوبوونەوە ئەمە یەکێکە لە پێشنیارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەڵام ئەو توانایی هەرێمی کوردستان لە ئێستادا وەکو وەزارەتی تەندروستی هەمانە ئەو ژمارانەیە کە ڕۆژانە دەبینین لە پشکنین لە ئامێر لە شوێنی نەخۆش لە کارمەند ئەمان هەر هەموو سنووری هەیە لە دهۆک هەوڵ دەدرێت دووبارە دابین بکرێتەوە ئەمە دەمێ ئاماژەی پێ بدەم بەڕێوەبەراتەکان سەرپشک کراون لە کڕینی ئەو کیتانە بجێ تایبەتیان بۆ تەرخان کراوە بەڵام ئەگەر کیتەکان نەمێنێت ئیدی ئەو ڕۆژەیەکی ئەمە لی دەترسین وەزارەت احتیمادێ دیکە سەر وەزارەتە تەندروستیە عێراقی یان ژێرەخستیە تەندروستیە جیهانیان هەم بخۆ دەکەن وان کارە سەبارەت بە دابینکردنی کیتەکان لە هەموو ڕۆیەکەوە هەم لەلایەن وەزارەتی تەندروستی عێراقی و پاڵپشتی دەکرێن لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە دۆنیشن هەبووە بەخشین هەبووە لەسەر ئاستی لۆکاڵی بەخشین هەبووە و بودجەش تەرخان کراوە کە بەڕێوەبەراتەکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە و دەڤەرەکانی دیکە بتوانن بۆ خۆیان دابینی بکەن وەک پارە و ئالیکاری وەرگرتنە ژە ڕێکخراوە تەندروستیە جیهانی وەزارەتە تەندروستی عێراقی ڕێکخراوی تەندروستی جیهانی تەنها بە یارمەتی لۆجستیکی دابینکردنی کەلوپەل و ڕێنمایی با بڵێن کەلوپەلی خۆپارێزی لەگەڵ پاڵپشتی زانستی ئێمە بۆ بەبەردەوام لە وشاری تەندروستی و دواترین ڕێکاری چارەسەری لەلایەن ڕێکخراوی لەلایەن وەزارەتی تەندروستی عێراقی بەڵێ دوو جار یارمەتی دارایی وەرگیراوە ئەوەش بۆ ڕاگەاندنەکان باس کراوە ئەوەی بیرم بێت ئەوەی جاری یەکەم 3 ملیار و نیو بوو ملیارێک بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ دهۆک نیو ملیاری بۆ وەزارەت بوو ئیدی لەسەر داوای سەرۆکی حکوومەت بۆ هەڵەبجە تەرخان کرا ئەو دومیش ئەگەر بیرم ما بێت 2 ملیار زۆر باشە ڕێکخراوە تەندروستیە جیهانی دەبێژیت پێلەکە دی شەپۆلێکی دی یا کۆرۆنای برێوە گەلەکە خەتەرترە ژنەها مؤشرên wê nîşanên wê li Kurdistanê jî hene ku ew pêlvêre jî bigirêt تاوەکو ئێستا هیچ نیشانەیەک نییە سەبارەت بە شەپۆلی دوم لە ئاستی جیهان ئێمە بە هەڵکشان ناوی دەنێن چونکە لەسەر ئاستی پەتازانی کە سیر دەکرێت شەپۆلی دووەم بەداخەوە هەمیشە تونترە زۆر بەهێزترە و خێراتر بڵاو دەبێتەوە بە بەراورد بە و شتانی کە لە مێژووی ئەم پەتانادا ڕوویداوە ئەگەر ئەمە لە هەرێمی کوردستان ڕوو بدات ئێمە لە یەکەم ڕۆژەوە هەموو سیناریۆیەکانمان داناوە سیناریۆ یەکەم بەر لە هاتنی هیچ حاڵەتێک بوو تاوەکو بەریە چێ پاشان دوای دەستنیشانکردنی حاڵەتەکان کە سەرچاوی زانراوە دواتر کە بووە بە کۆمیونیتی ئەکوارد لە کۆمەلگادا بڵاوبۆتەوە ئێستا پاشان ئەگەر حاڵەتەکە لەوە دەربچێت ئەو سیناریۆیانە هەمووی لەسەر ئاستی وەزارەت بە نوێنەراتی ڕێکخراوی تەندروستی جیهانی و لیژنەی پسپۆڕی وەزارەت ئەمە بەبەردەوام باز دەکرێت واگەر شەپۆلی دووەمیش بێت ئێمە ڕێکاری دیکەمان ئامادە کردووە بەڵام دووبارە دەگەڕێمە سەر ئەو خاڵێک کە باسم کرد توانای وەزارەتی تەندروستی سنووردارە ناتوانێت تا هەتا 100,000 و 500,000 نەخۆش لە خۆی بگرێت بێگومان ژمارەیەک دەبێت کە ئیدی ئێمە ڕای بگەین بڵێن شتەکە لە کۆنتترۆل دەرچوو ناتوانین کۆنتترۆلی بکەین تا ئەمەژە کرد و ئەگەر پێلا دوێ بێتن یا کۆڕۆنای ڕێکارێن و ئامادەنا و ڕێکار چنە ئەگەر لەم بارودۆخە خراپتر بێت ئەمە نەخۆشخانەکان لەوانەیەدا بخرێت جگە لە فریاکەوتنەکان هەمووی دەکرێت بە سنتەری کۆڕۆنا ئەو کات لەوانەیە دەست بکەین بە بابەتی کەرەنتینەکردن لە ماڵەوە نەخۆش ئەگەرباری تەندروستی جێگیروی یان نیشانەکانی سوک بێ لە ماڵەوە لە حاڵەتی زۆر زۆردا لەوانەیە باری ناوەندیش لە ماڵەوە بێت بە کۆمەڵێک ڕێنمایی دیکە ئیدی ئەمانە کۆمەڵێک ڕێکاری دیکەن چەمپلانێکن دانراون هیوادارم نەگەین بۆ ڕۆژە چونکە لەو ڕۆژەدا ئیدی نەخۆشخانەکان هەمووی داخراون تەنیا فریاکەوتن هەیە لەگەڵ کۆڕۆنا ئیدی حاڵەتی دیکەی نەشتەرگەری دیکە و بەگەر زۆر حاڵەتی ئیمەرجنسی نەبی بۆی ناکرێت حاڵەتە دیکەی ساردەکان ڕاوێژکاریەکان دادەخرێن ئەمانە بەڕاستی کارێکە کە پێویستە ئێمە بۆ حکوومەترسی گەورە سێری بکەین دکتۆر لە زۆربەی وڵاتین جیهانی وەختا و دەستپێکە کڕۆنی دەرکات یەکسەر ئەو پلانین کوونها ji بووی کارەساتێن بکارتین وان بکارانین بۆ نمونە کەسێ نیشان لێ دەرکەت وان گوتل ماڵا خۆ بە هەر کاتێت پێویستی ئاناسەدانی بهنگی تەلەفۆنێ بکەنەیە ڕاست چمال دەستپێکێەوە ئەو پلانە نەکرد ئێمە بەڕاستی ناتوانین بڵێن وشاری تەندروستی لە هەرێمی کوردستان ئەوەندە بەرزە کە بتوانرێت بەو شێوەیە هاوڵاتیان لە ماڵەوە دابدرێت و نیشانەی پێ بگوترێت تاوکو ئێستا ئێمە زۆر کەس باوەڕی بە چارەسەرە سروشتەکان هەیە چارەسەرە ترادیشنەڵ و تەقلیدیەکان هەیە بەکارهێنانی هەندێک زانستی ناپزیشتی هەندێک سەردانی هەندێک کەسانی کە ناپسپۆڕن ئەمە جگەلەوەی کۆمەڵێک هەواڵی ناڕاز لە تۆڕە کۆمەڵاتیەکان و میدیاکان بڵاو دەبێتەوە جگەلەوەی کۆمەڵێک هەواڵی ناڕاست سەبارەت بە نەبوونی کۆڕۆنا سەبارەت بەوەی کە
سماق لە کۆڕۆنا دەتپارێزێت سەبارەت بۆی غەرغەرەکردن بەخوێ لە کۆڕۆنا دەتپارێزێت ئەم جۆرە وەرزشە بکە تەشخیصی کۆڕۆنا ئەمانە کۆمەڵێک هەواڵی ناڕاستن لە تەنیشت هەواڵە ڕاستەکان بەڕاستی مەترسی بۆ هەواڵی ڕاستەوەی کە لە سەرچاو فەرمیەکان لە میدیا فەرمیەکان لە وەزارەتی تەندروستی لە پێیجە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەوانە بڵاو دەبێتەوە پاشان ئەگەر هاوڵاتی نایەوێت لێرە سیر بکات سەیری داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بکات سەیری دواترین ڕێنماییەکانی CDC بکات سەیری ئەوانە بکات دەترێت ئێستا ئەنتەرنێت لە بندەستە دەکرێت هەواڵی ڕاستلار شوێنێک بچێت بە دوایدا بگەڕای ئەمانە مەترسی دروست دەکەن ئەگەر ئێمە لە سەرچاوە بابەتی هۆم کەرەنتینمان دەست پێ کردبە بەڕاستی ئێمە پێشبینی دەکەین کە ژمارەکان لە ئێستا زۆر زیاتر دەبوو. بله یعنی اینها اون پیشبینی دیکن بوان ریکارن کو ایرو لهولێرێ و لە سلێمانی هەنا بشێن هەنێکی کۆنتترۆل بکەن بەڵێ ئەمە لە ڕووی زانستی و پێشبینیمان ئاوایە کە ئێستا بۆ ماوەی هەفتەیەەکە و ئەمەش لەسەر زۆربەی وڵاتانی دیکە دەست پێکرا بۆ نمونە یەکێک لە وڵاتان ئەمریکا لە ئەڵمانیا پێشتر کراوە لە بەڕێتانیا کراوە کە لۆکداون ئەمانە هەر هەمووی کراوە ئەگەرچی بەڕێ شوێنی جیا کراوە و بگومان ناتوانم باری تەندروستی ئێرە وەزارەتی تەندروستی خۆمان بە ئەوان بەراورد بکەم بەڵام ئێمە بە پێی توانە هەوڵ دەدەین تەجروبە سەرکەوتوەکان وەربگرین و لێرە بتوانین جێبەجێ بکەین. ئەو داتای نەها بەڵاو دەبوون و توشبوونی نەها یعنی ستاندەردە لە گۆر وڵاتین جیهانێ بۆ 5 میلیۆن کەسە ڕۆژێکی تو 300 کەسە بگری نۆرمالە؟ بەڵێ هەموو هاوکێشەی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا شتێکە پێی دەڵێن ئارنۆت بە کوردی ڕێژەی بڵاوبوونەوەی ئەو پەتای دەتوانم وای پێ بڵێم کەسی توش بوو چەند کەسی دیکە توش دەکات پێشتر ئێمە تاوەکو ناوەندی مانجی 5 کەسێک زیات کەمتر لە کەسێکی توش دەکرد 0.8 بوو واتە ئەگەر کەسێک توش بوو وایە گریمانەی تەنها توشبردنی کەسێکەکەی هەبوو بەم شێوە لە کۆنتترۆلکردن نزیک دەبوونەوە بۆ ژمارەکان کەم بوو ڕۆژ هەبوو داتامان نەبوو حاڵەتی نوێ لە ئێستادا کەسێک دوو کەس زیاتر توش دەکات 2 هەتا 3 کەس توش دەکات واتە ئەگەر ئێمە بەو شێوێ لێ بگەڕین کە ڕێکارەکان وا بڕوات کەسێک دەبێتە 3 کەس 3 کەس دەبێتە 9 کەس 9 دەبێتە 27 و بەم شێوەیە لە کۆنتترۆل دەردەچێت لەبەرەوەی ئێمە داوای تونکردنی ڕێکارەکانمان کرد پێشنیاری قەدەغی هاتو چۆمان کرد بۆی ئەو هاوکێشەیە لە خوارەوە نزیکتر بکەینەوە سەبارەت بە ڕێژەی باری تەندروستی بەڵێ لە ئاستی ستانداردە جیهانیەکاندایە 120 نیشانەی هەیە 105 باری تەندروستی زۆر خراپە ڕێژەی مردنمان نزیکی 102 باشە ڕێژەکە دەگۆڕێت زیاد بووە بۆتە نزیکی 103 کەوتۆ بەڵام دەگۆڕێ سەبارەت بە ڕێژەی توشبوونی کارمەندان بەداخەوە ئەوە پێویستە ئاماژە پێ بکرێت ئەویش نزیکی 105 کە ئەمەش لە ئاستە ستانداردەکاندا ژبەر پێگیرنەبوونە یانژی بەداخەوە ئەو خاڵە دەستە خۆش بێت زۆر پێویستە ئاماژە پێ بدەم مانای وانە کەسێک لە کارمەندەکان توش بوت ئەمە پابندی ڕێنماییەکان نییە من کە بانگەشەی پابند بووم بە ڕێنمایە تەندروستیەکان دەکەم گریمانەی منیش توش بم لە ئەنجامی ئەوەی کە بەرکەوتنم لەگەڵ کەسانی جیاواز زۆرە دەکرێت کەسێک لە ماڵەوە بەڵام کاتێک ماسک و کەلوپەلی خۆپارێزی و دوورە پەرێزی کۆمەڵایەتی بە شێوەیەکی دروست بەکاردێت گریمانەکە زۆر کەم دەبێتەوە ناتوانم بڵێم 100% توش دەبێت بەڵام گریمانەی توشبوون زۆر کەم دەبێتەوە کاریگەرترین ڕێگا کە تاوەکو ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سەرەتای دەرکەوتنی ئەم ڤایرۆسە تاوەکو ئێستا یەک شتی نەگۆڕیوە پاراستنی مەودای نێوانت بەکارهێنانی ماسک ئەمە هەرگیز نەگۆڕاوە زانیاری دەربارەی دەرمانەکان گۆڕاوە دەربارەی پەتایەکە گۆڕاوە دەربارەی گواستنەوە بەڵام ئەو خەڵە زۆر گرنگە بۆ هاوڵاتیانی شوڕوم بکەینەوە پاراستنی مەودای نێوانمان سەلامەتی دروست دەکات بەکارهێنانی ماسک ڕێژی توشبوون زۆر کەم دەکاتەوە کورتی یەک پرسیارە دیازش دەکەم دکتۆر دەبێژن ئەو ڕێژە بەڵاو دەبێت کەمترە ژوەیە هەیی یعنی ئەوەی هەیە زۆرترە بەڵام لەوانەیە دەستنیشان نەکرام تشتێ وسە هەیە بەڵێ بگومان بەداخەوە ڕاستە و مەترسی گەورە لێرەدایە کە ئەو کەسانەی توش بوون و دەستنیشان نەکراون ژیانی ئاسایی خۆیان بەڕێ دەکەن دەچێتە بازار دەچێتە دەوامی فەرمی لەگەڵ خێزانی خۆی تێکەڵاو دەبێت ئەم کەسە 10 کەسی دیکە توش دەکات ئەو 5 دیکە توش دەکات لەناو هەمویان کەسێک بە نیشانە دەردەکەوێت ئەم 15 کەسە کەسانی دیکە توش دەکەن مەترسی گەورە لێرەدایە کە وەکو بۆمبێکی تەوقیت کراو لەناو کۆمەلگایە هەر بەڕاستی ئەمەش ڕوویدا کاتێک لە دوای 13 حاڵەتمان تۆمار کرد ئیدی ئاوە لە ناکەوتەقیەوە دکتۆر محەممەد قادر گەلک سوپاش بوویتە بەردەستی وەزارەتە تەندروستی هەرێما کوردستانی زۆر سپاس خێراتی